کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر گردبوونەوەیەکی ژمارەیەکی بەرچاو لە دانیشتوانی دەشتی نینەوا و دەوروبەری پارێزگای نینەوە بەشێکیان هاتوونەتە هەولێر بە تایبەت هاتوونەتە بەردەم دەرگای UN لە شاری هەولێر کۆمەڵێک دروشمی جۆربەجۆریان بەرز کردوتەوە داوای پێکەوە ژیان دەکەن داوای دەرچوونی میلیشیای حەشدی شعبی دەکەن کە لەلایەن حکوومەتی عێراقەوە بە هێزێکی دەستوری دادەنرێت بابزانین ئەو خۆپێشاندەرانە بۆچی لە حەشدی شعبی ناڕازین بۆچی هاتوونەتە بەردەمی UN و داواکاریەکانی ئەوان و کێشە و گرفتەکانی ئەوان بە چ شێوەیەکە؟ پێم بڵێن ئێوە لە بەردەم UN ئێستا گردبوونەوە دەکەن خۆپێشاندان متەزاهرە هۆکار چییە؟ سەدەم چییە؟ سەردەم ئەو کێشە ئەمە منتەقەمان لەولایە دەمانێت منتەقی سەهل نینەوە پێدەن دەشتی نینەوە دەشتی ناناوان ئەوە قوواتێک لەوەیە ملیشیاتە پێدەنین ملیشیاتی حەشدی شعبینە لیوای سیە دەمانەوێت قوواتێکی نیزامی بێتە ئەو منتەقە کە ئەمە ینی بتوانین ئێمە بچینە وسە جێ و ڕێی خۆمانوسە خاوەنی و عەرز و جێگەمان شنو وضعكم هنا؟ خێوە چۆنە؟ ماڵەکانمان دەوێت ئێمە ئاوەرە بووین ماڵەکانمان دەوێت چەند ئێوە ماوەی چەندە ئێوە ئاوەران نزیکەی 4-5 مانگێک دەبێت ئێمە ئاوەرین ئێوە ئەمڕۆ هاتوون بۆ بەردەمی UN داواکاری ئێوە چییە؟ ئێمە داوای هێزێک دەکەین کەەوە ئەوانە بڕۆم بۆ ئەوەی بچینەوە ماڵەکانمان ئەو هێزانە چی دەکەن حاجی شعبی چی دەکات مامەڵی ئێوەوان لەگەڵ ئێوە چۆنە؟ ینی کاری باش ناکەن؟ کاری باشە چیە ئێکێکیان برێ کرد ئەمن بە خۆمە زانم ئێکێکیان برێ کردێکیان من وەتیان ڕێ بدە پێمان ئەبی دەبی ئەو قەتعای عردی لە پشت ماڵت ئەمە دەکڕێن ئەتو ڕێ بدە ئەمن ئەردەکەی خۆم سەیجم کردەوە گۆتم ڕێ نادەم ینی مولکی خەڵک زەوت دەکەن ملکی خەڵک وەرە ڕێ بدە پێ برێم لە پێیان پێیی چا ڕۆژ ئاگریان پەردە دامێ کام و ئەمنیان ئەزی کرد خەشە بەم ستاندە نزانم چیان کرد ئەو تشتانە کرد و قەستەرم پرگازیان کرد منش بازم داوی باشە یعنی تەعاملی ئەوان باشە تەعاملی ئەوان ملک داگیرکردنی مولکە؟ تعدالە خەڵکردنەوە ینی حاجی دەڵێ مولکمان داگیر ماڵی حاجی سوستان خانیان سوستان لە ماڵی داریان کردن باشە چۆن ئەی محکەمە نییە ئەی قانون نییە ئەی حکوومەتی عێراق دەڵێ کاکەمە لە حاکمیان نەدا لە حیمای حاکمیان نەدا حاکیماش نەداوانە ئەدی کوور حکومت لە چێن دەرە نییە ئێمە لۆ هاتنیە و ئەو چاتنەوە یان ژیانتان لە مەترسی لە مەترسیدایان تەمام باشە ئێوە دەتانەوێت هێزێک بگەڕێت بەڵێ هێزێکی ئەوە بگەڕێتەوە ینی هێزێک بیت کە هێزێکیانی نیشتیمانی بیدن باشە بەڵام ئێستا لە عێراق ماشەڵڵا هێز زۆرە بەشی زۆرشیان بە ناوی هێزی نیشتیمانی هەن ئێوە کام هێزداوە بە خۆ دەزانی حاج شعبی مسەیتەرە لەسەر هەر هەموو هێزێک ئەوان بڕیاردەرن لە مانتەقە و لە هەموو جێ تۆ کوردی شەبەکی دانیشتوی چ ناوچەیەکی؟ ناوچەی بەعشیقە چییە کێشەتان چێ بۆ هاتوونەتە بەردەم UN؟ کێشەمان ئەوەیە کو حەشد شعبی تعدا لە عالم دەکات و ملکی خەڵک داگیر دەکات و وەکو سیاسی حزبەکانی سیاسی نایل قبیل ناکات ڕێی شخصیمان نییە ئەوەی لەگەڵیان قسە بکات ئەوەی لەگەڵیان قسە بکات دەڵێن دەگرن دەڵێن ئەوەی مادەی چاری ئیرهاب حکوم دەکەن دەبەن سجن دەکەن لێدان قوتان و چاو گرێ دەدان و دەست لە دواوە گرێ دەدەن من بەخۆم هاتیمە گرتن لە دەستی حەج شعبی باشە بەڵام کاکی برا تۆ تەمەشای بەرپرسانی بەغدا بکە هەمویان دەڵێن حەجی شعبی هێزێکە خەڵکی عێراق دەپارێزی جیاوازی ناکە وەنیە هێزێک تونتڕەون تعدا لە عالم دەکەن عقاراتی عالم داگیر دەکەن ینی بەڵگەت هەیە تۆ بەڵگەمان هەیە هزار بەرگەمان قەدم کردیەوە لە ئێن هەیە لەسەر ڕاگەهاندن لەسەر تلویزیۆنەکان هەیە قسەمان کردیە باشە تۆ لە بەعشیقەی بۆ لەوێ ناڕەزایی دەرنابڕن گردبوونەوە ناکەن کاکە دەمانگرن تعدا لێمان دەکەن ینی بەترسەکە گەورەیە زۆر گەورەیە بیا منطقم جایی هاتوون ئێمە لە ناوچەی حەمدانیەوە هاتوین
دۆخی ئێوە چۆنە بۆچی ئێوە ناڕازی دەدا بڕۆ هاتوویتە بەردەم UN دۆخەکەمان زۆر خراپە ناوچەکانمان دۆخەکەی زۆر خراپە ئێمە لە حەمدانیەوە هاتوون گرفتی ئێوە چییە؟ گرفتی زۆرمان هەیە گرفتی زۆرمان هەیە ڕێگاکان داخراون بۆ مووسڵ کێشەکانمان گەلێک زۆرن ئایا مامەڵی حەجی شعبی چۆنە لەگەڵ ئێوە؟ مامەڵیان خراپە مامەڵی حەجی شعبی خراپە نانەوێت بچین نێو قەرەقۆش گوندەکان ئێمە دەمانەوێت پێشمەرگە بمان پارێزێت تۆ دەڵێ دەمانەوەی پێشمەرگە بەڵێ پێشمەگە دەمانێت بمان پارێزێت دەمانەوەی پێشمەرگە بمان پارێزێت ئێستا ئێوە هاتون بۆ UNCتان دەوێت ئێمە دەمانەوێت ڕێگاکان بکەنەوە گرنگترین شت ڕێگاکان بکەنەوە دواتریش ئایا مامەڵی حەجی شعبی لەگەڵ دانیشتوانی ناوچەکە چۆنە دەگوترێت باش نییە دەست بەسەر ماڵ و موڵکی خەڵک دادەدرێت بەڵێ تاوکو ئێستا داچاندن نەکراوە لە ناوچە کشتتوکڵەکان ئەمە چییە ئەمە چی ئەو پەراوانە ئەمانە سکاڵان بوو لای پارێزەر هێنمانەوە باشە تۆ وەکو پارێزەرێک لەگەڵ ئەوانی ئەمن وەکو پێکاتی کاکەی لێرم تاکەچی پارێزەری بێگومان من پارێزەرم بەڵام ئێمە زیاتر لە 6 گوندمان لە دەڤەری مووسڵە لە ناوچەی حەمدانیە کاک سەدیق ئەوە زیرانی گوندی وەردەکەن ئەبوو ڕێزان نوێنەری ئێزیدیە نوێنەری کاکەی ئێزیدی تورکمان هەر هەموو پێکاتە داوای چ دەکەن کاکامەران داوای گەڕانەوەی ئەو پێکەوە ژیانە دەکەین کە لە ناوچەکە هەبوو ئێمە ناتوانین بەبێ مەسیحی بەبێ شەبک بەبێ تورکمان بەبێ بێگومان نەماوە لەبەرەوەی ئەو حازانەکە دروست بووە کێشەکە چییە کێشەکە ئەوەیە کە تۆ هێزێکی ناشەرعی دەینیە ناوچەکە ئێمە دەمانەوەی پۆلیس بێتە ناوچەکە ئێمە دەمانێت جێیشێکی منەظەم لەوێ بێ نەک میلیشیا لەوێ بیکە بوونەتە هۆی ئەوەی کە ئێستا تۆ ناوچەکانی ئێمە دابڕە ئێستا ئێمە زەویەکانمان زیاتر لە 1000 دۆنم زەوی کاکەی ناتوانن جوتیارەکان کاکە بۆ ڕێگانەوە زەوی کشت و کاڵە ئیفەلەحەکانە جوتیارەکانە ئێزیدیە چوزام کوردی شەبەکە ئێمە ئەو پرسیارە دەکەین کاکامەران بۆ لە پەرلەمانی عێراق هەموو ئەندامەکان لەوێن و پەرلەمان سەرۆکی پەرلەمان دێتە کوردستان و دەگەڕێتەوە بۆ کێشەکانی ئەو دەڤەرات چارەسەر ناکەن بۆ هاتنی برایەکی شەبەک لەوێەوە کە دێ بۆ هەموو سەیتەراتە بۆ هەموو ئەزیەتدانا نهێشتنی جوتیارەکان ئەوەی من پێشانت دەدەم ئەوە بڕیاری تەتهیری ئەرقیە ئەوە بڕیارەکەی هیچ فەرقی نییە لەگەڵ جێنۆسایدی بەجددی وایە مەسەلەکە ئەوە بڕیاری سەردەمی سەدام حوسێن تەتهیری هەموو مەنتەقە کرا نه قصدم ئەو ناوچەیە تعریب کرا ئێستا هەمووی گەڕاوەتەوە شوێنی خۆی قەرەبووی سەردەمی سەدام حوسێن وەرنەگیراوەتەوە ئێستش لە سەردەمی هاتنی حشد الشعبي بهمان شيء وتعامل ذكري يعني ليش انتم ويا الحشد الشعبي عندكم يعني ايوه بوش قربتان هي لقال الحشد الشعبي بوش لقال بوليس لقال اذا كان كيشه ثانيه اما بوليس وسبا اوان ياسين وسبا حكومه بلام حشد شعبي ببورا اوان بالتسميه غير قانونيه اوان نایاسین زورینه شل من دالن سەوزان دەفرۆش غازیان دەفرۆن ئێستا هاتوونەتە لە بازگەن داناوە لەسەر خەڵکێک کەوا پێگیان هەیە ڕۆشنبیرن لە بازگەدان دەبەزێنن و لە کۆڵینەوەیان لەگەڵ دەکەن مامەڵێکی خراپ و تاکراوانیان لەگەڵدا دەکەن ئێوە تۆ هاتون بۆ گرتووەکان داواکاریەکەتان چییە؟ کەوای هەموو پێکاتەکان بەیەکەوە نوێنەرەکانیان داوا دەکەنەوەی ئەمن و ئاسایش دەکەن مەطالبکم داواکاریەکانتان ئێوە ئەوەیە گەرانە بۆ ئەوەی گەرانەوەی خەڵکە بۆ ناوچەکانیان هەر کەسێک بگرێتەوە شوێنەکەی خۆی بۆ سروشتی ناوچەکە بۆ شێوەیەکی ئاسایی بەبێ دەسوەردان هەروەها سەقامگیری دابین بکرێت گرنگترین شت ئەوەیە کە سەقامگیری دابین بکرێت لە ژیاندا ئایا چۆن سەقامگیری دابین دەکرێت بۆ نمونە سوپا بێت نەک میلیشیاکان بێنە ناوچەکانمان بۆ نمونە وەکو پێشمەرگە ڕێی خراوە پارێزگاریمان لێ بکات ئەوان میلیشیان بەدەیان کەس لە خۆپێشاندەران کە لە دانیشتوانی دەشتی نینەوە بەعشیقا دەوروبەری مووسڵ ناوچە کێشە لەسەرەکان لێرە گربوونەتەوە هاتوونەتە بەردەم UN کۆمەڵێک دروشمی جۆر بە جۆریان بەرز کردوتەوە لەوانە كلا للميليشيات الحشد الشعبي المنفلتة
کە دروشمەکان دش بە حەشدی شعبین دەڵێن نەخێر بۆ حەشدی شعبی داوا لە نەتەوەی گرتوەکان دەکەن کە میلیشیای حەشدی تائیفی لە ناوچەکانیان دەربکات ئەوە دروشمی ئەو گردبوونەوەیە کە لێرە وەکو باسم لێوە کرد بەشی زۆر لە دانیشتوانی مووسڵ و دەوروبەری مووسڵ داوای ڕۆیشتنی حەشدی شعبی دەکەن. دروشمێکی دیکەیان باز لە پێکاتەکانی دەشتی نینەوا دەکات لە کوردی شەبەک لە ئێزیدی لە عەرەب لە کورد کە دەڵێ لە ڕابردوودا وەکو برا دەژیان بەڵام ئێستا حەشدی شعبی بۆتە هۆکاری دابشکردن و نەمانی ئەو پێکەوە ژیانی کە لە ڕابردوودا هەبوو. من هەوڵ دەدەم چەند کەسێک لەگەڵ یان قسە بکەم. مەرحەبا کێفە سڵاوت لێبێت کوردی پێم بڵێ تۆ خەڵکی چێن دەرێ؟ ئەمن خەلچێ دۆ چمە بەسی بەرینوکە لە مووسڵ بی. باشە ژیان لە مووسڵ چۆنە؟ وڵە ژیان نەخۆشە من فێت بگەڕمەوە نەشم بە حیزە شعبی نەشم بگەڕمەوە. تعاملیان چۆنە؟ تعاملی زۆر خراپە تعاملی زۆر نەباشە. خراپەکە چی ینی ئێوە بۆ دەڵێن چییە؟ ئیما نەشم بچینە ماڵی خۆ بمڤین. ئیما ئەمان نییە؟ ئەمان نییە ئەمان هیچ نییە ئەمان نییە؟ بەری باشە. حاجی مرحبا كيفك؟ سرچاوين تو خلقي كيش باجي؟ خلقي ميسري ميسري روش شوايا جيان شوايا تو بحس بك يعني خوش باشا بس حكومة نينا حكومتني حشد دسي واضية تشتكا تعاملي الحشد قال وتشنا تعاملي وينا او دولة حركة بأس دولتهم يعني حساب بو الشرطة بوليس بو قانون حاكم نينا اما اول باشا انو كتشدو خوازن هون شو خاز ما تبي حشد دركبه بحكومة عراقي بمينا اما اودف باشا هاتينا بردركي يو ان باشا يو ان دكاري او كار بكبر والله ام دعوه البيت معنا اما اود بياخذ كام مسؤوليه ولاطنا وام جزاچنا لازم اما دعم هاتن جوار بيجي افن تعدل متكن باشا يعني المزور بس نكتو بيجي حشد بتشدر دبيجي كاكا ازدد شمدر بس بشتوي داعش ديته منطقي لا داعش ما والله اوج داعش بيسترن حشد او داعش بيسترن داعش واجه ترى يعني حشد داعش بيسترى قالكش يعني هون دخوازن كيش بي بس حشد نبا بس برا حشد نحشد بي ونداعش بي حكومة عراقي بي حكومة عراقي حكومة بي قانون ودولات وكاس ناطرسة والنزاجية انا منش المالك انا مال امدوك هنا مالي مال الميسلة يعني نوكا خاني تا مالي تهمين من الميسلة شوية حيا سيارة حشد او شفر دركته سر بيقولوا بشوفر والله داعش تشب سيارة منكرة حشد بسر سيارة باشا تو كسكي سيفيلي تواني تتشمو طواني مش مدبي حاجة دركب يا اخي بحاجة يعني شو ما حاجة الشعبي سيارته وصالك نزان بعود قوي ما شو جوار قوي شو بوشيه قو ما ترسيا قوي ملغومة نزاچية عبوتي ديا نقول سيارة هول النكل جراجي سلافو ريس تو خلقي كيش باجي ريكي داري والله من خلقي برتليمة برتلا اري والله باشا تو هاتي بردم يو ان داخوا زيت هادشي والله داخل من وقت حشد الشعبي ديدا كردستاني معزز ومكرم تقدير واحترامي لي دقرين وقت يا مدى تشينوا اكشن جمان ددن ليمان ددن دعوای شرف دکن دعوای پاره دکن نالم بقرينوا باشا ايوا بو سكالاتو مارناكن بو ناتشن لا حاكم بليكاتي حاكم ناخذ حاكم دخود نمدي شرطه دخود نا قوة عمليات دخو هيك كسك ناخذ حاكمني لسه ناخذ شو ساعات بين ساعات شهر خلقي لنا جدار ده كان هريتي شنيا بخوتي ده كان ده 10 روجي باز ده 5 دفتر مامدني باشا بلا قانون بس كاكا بوست جانا بوست حكومتي عراق ضلي حكومتي عراق ضلي حاجة شعبي هيزي نظامية برقري لها ولاتي دكا سلام عليك حكومتي عراق رئيس جمهوري لكن يا ناخذ اعترافي بكسنا كتيلة بإيران نايكت يعني حشد كيشي بويا كيشي وزورش باشا استا تسيتان دبي استا دماني ليوين يانجيك يانا وحشدنا منيت يار ريقاما مكان لخو بتشيلو اوروبا باشا استا لجيقاما نما جيقاما نما هم فروش رايا ايران شلون فروش رايا يعني فروش رايا هذه ولاتي من التوان باسمنا فروش رايا هذه حسن نصر الله ويديدي بنت حكمي لهم كما يتشبه مع عراقيني ما حقي خمنيه ما في خمنيه نفتما يا ارزاق ما تمنيا فرموا اجازه مكان بوانا ورم بروم بين موا اجازتكم اجازه سائق يا هو فرموا باشا تو هاولاتك السيفيلي بو حاجه ناتوانم باشا تو يا دبي باري بده حاسك شرف لم بستيله هوس نايكم كابراك عراقي ما اما تو يك دقه اما بس بو كردا
یان بۆ ئێزیدیە یان بۆ هەموو خەڵکەکەی لۆ خێزیدی و کورد بیت شەبەک بیت تورکمان بی فەرقی نییە هەمووانە عەرەبیش بیت ئەمە لەوێ هەموو پێکاتێکێک بوون برایەک بوون ئەو حەجدەهات هەموو دنیا وێران کرد فرۆشرا هل يو ان يقدر على هذا يعني يخرج ئایا یو ئێن دەتوانێت حەجی شعبی لە ناوچەکە بەگوێرەی دەستور هێزێکی یاساییە لە پەرلەمانەوە بڕیاری بۆ دەرچووە بەڵێ بێگومان لە پەرلەمان بڕیاری بۆ دەرچووە بۆ حەجی شعبیکەوە هێزێکی یاساییە ئێمە وەکو دەشتی نینەوە ئێستا دەمانەوێت حەجی شعبی لە دەشتی نینەوە نەمێن بۆچی بەتەنها حەجی شعبی هۆ کارچیە کێشەکە چییە؟ دەمانەوێت یەک هێزی یەک سیستەمی بەرگری هەبێت لە دەشتین نینەوە حەجی شعبی ئایا دەستێژی دەکاتە سەر خەڵک بەڵگە هەیە یاخۆ بەس قسەیە بەڵێ بەڵگە هەیە بەڵێ گۆڕانکاری دیموگرافیش هەیە تەنانەت لە دەشتی نینەوە لە حامدانیە لە قەرەقۆش ئایا چی دەکەن ئەوانە زەوی بەسەر خەڵکی خۆیان دابەش دەکەن بەسەر شیعە بەڵێ شیعان حەجی شعبی دابەشی دەکات ئەوانی کە سەر بە حەجی شعبی زەویان بەسەردا دابەش دەکەن بەڵێ ئێمە لە فەیسبووکیش ئەم شتم بینی و بیستووە کەوا زەوی پارتە زەوی دابەش دەکەن ئایا چارەسەر چییە بۆ ئەم دۆخە ئایا چارەسەر چۆن دەبێت داوا لە نەتەوەگرتووەکان دەکەینکەوە ئەو هێزە نایاسانە دەربکات تەنها هێزی یاسایی لە دەشتی نینەوە بمێنێتەوە ئایا ئێوە بۆچی سکاڵاتان بۆچی لە دادگا سکاڵاتان نەکردووە بۆچی ناتن دادگای عراقی بۆ ئەوەی کەەوە کێشەکە چارەسەر بکە و پرسێک بڵێ مامۆستای بەڕێزە تۆ دەڵێ دادگای عراقی ئایا کوا دادگای عراقی کوا دادگای عراقی کامە دادگا ئایا دادگابوونی نەخێر بە هیچ شێک نەحکوومەت و نەدادگا بوونی نییە ئەوان نەک تەنها عراقیەکان لە کورد و عەرەب و شەبەک و مەسیحی و هەمووان لێرە لەم گۆڕەپانەدا بوونیان هەیە و گربوونەتەوە ئێمە نامانەوێت حەجی شعبی هەبێت لە ناوچەکانمان چونکە ئەوان ستەممان لێ دەکەن زۆرداری دەکەن لە ناوچەکانمان ئایا مەرجەعیەت دینەکان ئەوان خۆیانە حەجی شعبی لەگەڵ ئێرانە کەس ناتوانێت هیچێک بکە هەمووان هەڕەشە دەکەن هەر کەس قسە بکات ڕوبەڕۆیی هەڕەشە دەبێتەوە ئەگەر پابە نەبێت دەکوژرێت ئەمە دۆخەکە بەم شێوەیە هسه انتم متجمعين ئێستا ئێوە لێرە گربوونەتەوە لە بەردەم دارگای نەتەوەگرتوەکان داواکاری ئێوە چییە؟ ئێوە بۆچی هاتون بۆ ئێرەمە داوا لە نەتەوەگرتوەکان دەکەین کەوا میلیشیەکان نێتەوەی عراق بکاتە دەرەوە دەمانەوێت پێکەوە ژیان هەبێت پێکەوە ژیانی ئاشتیانە پێشمەرگە و پۆلیسمان دەوێت بۆ ئەوەی کەوا لە ناوچەکانمان بپارێزێت و خزمەتی ئێمە بکەن بۆچی میلیشیەکان ئەو کار چییە؟ بۆچی میلیشیەکان هاتوون لەگەڵ بەڕێنمای ئێرانەوە هاتوونە ناوچەکانمان لە سەرانە وەردەگرن لە ئەندازیار سەرانە وەگرێت بەڵام بەڕێنمای ئێمە حکوومەت ناتوانێت ڕوبەڕووی حاشر ببێتەوە ڕێنمایی لە سەرەوە لەلایەنێکی لە قومەوە ڕێنمایی وەردەگرێت لە ئێرانەوە وەردەگرێت ژیانی ئێوە چۆنە ئایا دۆخی ژیانی ئێوە لە ڕووی دەسەڵاتی حەجی شعبی چۆنە؟ دۆخەکە سەقامگیر نییە ژیانمە سەقامگیر بڵێ سەقامگیری نییە بە هیچ شێوەیەک چونکە ملیشەکان کۆنتترۆلی هەموو شتێکیان کردووە سادەتریشی ئەگەر هاتو کەسێک خان و دروست بکە ئەوە بازی لێ وەردەگرن سەرانەی لێ وەردەگرن لە بۆ حیزبەکانیە نەک حکوومەت سەرانە بۆ حیزبەکانە وەگرن بەڵگەمان هەیە سەدان بەڵگەمان هەیە چیرۆکێکمان بدێت چەندان چیرۆک و نمونەمان هەیە هەیە $500 لێ وەرگیراوە ئایا حکوومەت لەکوێ حکوومەت نییە هەروەها داوا دەکەین کەوا لیوای سیکەوە بچێتە دەرەوە عادل عەبدولمەهدی نێردەی خۆی نات بەڵام بەگوێیان نەکرد فالح فەیازیش بە هەمان شێوە ئایا ئێستا دۆخی هاوڵاتیان چۆنە؟ هاوڵاتی دۆخێکی نیگەرانی لەدەژیت وحد قەدۆ لێرەدا لە جیاتی دادگا بڕیاردەدا ئایا ئێوە بۆچی ناچون بۆ دادگا بۆ ناچین بۆ پارێزگار بۆ ناچین برنجەی پارێزگا کێشەمان هەیە بۆ چمەومان چارەسەر بکە پارێزگاریش ناتوانێت لەگەڵ ئەوان قسە بکە بە هیچ شێوەیەک ئەو توانایی نییە قسە بکە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوان قسە بکە حکوومەتی عراقی دەڵێ یاسا و دەستور هەیە یاسا نیە یاساش نییە بە هەمی شێوەیە
چونکە ئەوان ڕێنمایەکانە لە ئێرانەوە وەردەگرم داهاتووی ئێوە چۆنەوە ئێمە بەرەو ناجا دەڕۆین لە سایە حەشدەوە ئاگەر پەنا بەخوا نەتێگرتوەکان شتێکمان بۆ بکات ئێوە دژی مانەوەی حەلی شەعبین بە هەموو شێوەیەک بەگشتی کام هێزە دەتانەوێت ئێمە پێشمەرگەمان دەوێت پۆلیسمان دەوێت سوپامان دەوێت هێزێکی هاوبەش هەبێتکەوە خزمەتمان کە بەڵێ ئێمە پێشمەرگەمان دەوێت سوپامانێ بە شێوەیەکی هاوبەش و پۆلیسیش بامان شێوە ئەم بەرتەلە بەرتەلە ڕەوشت چۆنە بۆچی هاتووی بۆ ئێرە سەرمایە بەخوای ئەمە هاتینە تەمان ئەوە هەموو تشتێکی لە ئیجواریە ئیجباریە لەبەرچی ئینسان ئەگە ئیجبار نەبیتن لۆ تشتێک نایەتن بەو سەرمایە ڕاستە ئەمە منتەقەی پێ دەڵێن منتەقەی شەبەک بەڵێ کە پێک هاتیە دارێبزانم تۆ کوردی شەبەکی یا مەسیحی ئەم کوردی شەبەک کوردی شەبەکی بەڵێ چ بەسەر مەندیقەکەتان هاتیە ئێوە هەر دەرێن تەعەدامان لێ دەکرێت منتەقەی مە ئەوەل جار جاعش خاپوری کرد ئەوە تەختی کرد چوو بەڵێ ئەمە گوتمان الحەمدلله بە هیمەتی پێشمەرگەی ئەو داعشەشکە بەڵێ گوتمان دەبی بگەڕێنەوە هەر کەسێک لەسەر جێ و باو باپیری خۆی بەڕەحەتی باشە گەڕانەوە ئێستا تۆ باسی حەجدم بۆ بکە ئەلان حەجد الشعبی ئەوانە هەر مەجموعە گرۆپەکەن دەڵێ ئەمە حکومەتین کەس احترام بە کەس کەسی احترام بە کەس هەر کەسێک دەڵێ من حکومەت ئێستا تو ناوێری بگەڕێەوە لا عصايب دەڵێ من حکومەتم لواسی حەجد الشعبی دەڵێ من حکومەتم عامری دەڵێ من حکومەتم نزان وەڵا زۆرن ممکن دا گرۆپ هەنە زیاتر باشە ئەو خەڵکە چۆن دەژی ئەگەر ئەو خەڵکە کێشەشی هەبی ئێستا لای چێ کێشە نییە کێشەی زۆرە کێشە زۆرە کێشەی عەردی هەیە کێشەی خانی هەیە کێشەی ترومبیلی هەیە کێشەی سجنی هەیە کێشەی کوتانی هەیە کێشەی پارە لە عالم دەچن هەیە ئەو کێشانە هەموو هەیە وەردەگرن هەموو کە هەیە تۆ پێم بڵێ پارە و سەرانەش وەردەگرن سەرانە ئەتو ئەلعان بچی دوکانێکی جاری بکەیت لەسەر ئەو جادەیەی ئەتو دەبی باج بدە یاجا دوکانی باشە تۆ لۆ ناچێ لای محافزی بۆ ناڵێ جەنابی محافظ محافظی نینەوە ئابەدەن ئێرە و قسەی ئێرە ئەو شارعەناچ ناڕوە ئابەدەن نا قايد فرقة قصيد اخواتن نا قايد عمليات قصيد اخواتن نا محافظ قصيد اخواتن نا مدير ناحية قصيد اخواتن دبي بقصي وانبي أوالا دبي بقصي حشد الشعبي اجا اما دعوامان لأمم متحدة اقراص دكاتن أمم متحدة اقراص أمم متحدة ودعوة لجناب السروق دكين ودعوة لبرلماني كردستان دكين او ملتي رزقار بكاتن لو محنتي قربي لو كردي كردي شبكه كردي شبكي تو باشا نسيت دروشميك برزت كروتو كلا للميليشيات الحشد الشعبي فلتانه لبربرسي قوتابيتش كلية ما لا كلية دوام دكام يا من برادر كان يا مني عربني موصل كتم بلام كلية كان لمنطقة برطلة تحارشي خلشي دكان تحارشي كتشي خلشي داراني حشد شعبي داراني حشد خلشي لجور دكان يعني بلقية ما ينقصيها لا بلقية ومحامية كمان لا يعني بلقية او كتاني كلازانكو دخينن لموصل دين حتى برطلة كلية لبرطلة دس يعني تحارشيان في دكان تحارشيان في ورن او بكان كفيلتان لو كنت كفيلي دو بسوسر كل بس اوي اتو باسي لي ودكي يعني وكو بلي غابات بيتن دارستان بيا ما حكومه العراق ضلك قانونيه قانون سي اگر امر لواء بخوت وانا ومحكمه لقاضي اري والله شي امر لواء ابو جعفر بخوت وانا ومحكمه لقاضي يعني لدادوري لحاكمي دا يعني تو بتساوي خود بيني نتساوي خوم لسر تلفزيون زار بلاوكرا لسر تلفزيون باشا تو دانشتو كاما قوندي نتسناو شي امي بعشقي استناوري بتشي توا ناورم توا ودم خوش في تساوى بالضبط هر لا ترسي حاجه الشعب لا ترس بس هر بزرم دكان سەتا نەفەری وەچە منیان بزر کردیە باشە ئێستا تۆ داواکاری چیە داواکاری هەندەیە منتیقە بگەرێتەوە وەچ پێش داعش سوپای اتحادی پێشمەرگە سوپای عێراق مشکلەمان نییە ینی سوپای عێراق
باشترە لە حەشدی شعبی زۆر باشترە زۆر حەشدی شعبی لە داعشیش خراپترن لە داعشیش بەینی بەجددیەک بەجددیمە لەبەر وان اعتراف بە قانون ناکەن قانون نییە لەوان وەزع قەپات لە دەستوانە باشە لێرە دەڵێ نعم لتەواجد قوات العێراقیە بڵێ بۆ مانەوەی هێزەکانی عێراقی نیزامی هاوبەش لە سوپا و لە پێشمەرگە یعنی گەڕانەوەی پێشمەرگەش بەگرنگ دەبینی تۆ ئەدی مهمە پێشمەرگەش بگەرێتەوە سوپای عێراقش بگەڕێت بەڵام نابی منطقەیەکی گەورە و گران قەپات لە دەست حەشت بی لە دەست لیوای سیبی ئەوانەی کە گردبوونەوەیان کردبوو لە دەشتی نینەوا و لە ناو مووسڵ و دەوروبەری و ناوچە کێشە لە سەرەکان هاتبوونە بەردەم UN بە کۆمەڵێک دۆسێ و فایلی زۆرەوە چوونەتە UN و ئەو نووسراوانە و ئەو پێشێڵکاریانەی کە لە ڕابردوودا حەشدی شعبی بەرامبەر ینی کوردون بە بەڵگا خستویانەتە بەردەم UNش باسی لەوە کردووە کە بە دوواداچوون بۆ کێشەکانی ئەوان دەکەن بەشی زۆر لە بەشداربووانی ئەو گردبوونەوەیە کە دەموچاوی خۆشیان پێچا بوو ترسی گەورەیان لەسەر ئەوە هەبوو لە پاش گەڕانەوەیان جەماعەتی حەشدی شعبی چەکدارەکانیان بیان ناسنەوە دەڵێن مەترسی لەسەر ژیانمان هەیە لەسەر منداڵمان هەیە لەسەر گەنجەکانمان هەیە تاکە چارەسەریش گەڕانەوەی سوپای عێراق و هێزی پێشمەرگەیە بۆ ئەو ناوچانە بە پێچەوانەوە دۆخی ژیانیان وەک ئێستا بە خراپی دەمینێتەوە تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ